بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. مەسلەی دابەشکردنی موچە کێشەی تێکەوتوو هەرێک لە پەرلەمانتارانی پارتی و یەکێتیش یەکتری تۆمەتبار دەکەن بە نەگەڕاندنەوەی داهات بۆ وەزارەتی دارایی. لەسەر ئاستی پەرلەمانی کوردستانیش زیاتر لە 56 واژۆ کۆکراوەتەوە بۆی لەسەر لێبڕینی موچە دانیشتنێک ئەنجام بدرێت. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی موچە کێشەی تێکەوتووە، کێوەکاری ڕاستەقینە نێگێڕانەوەی داهاتە و پەرلەمانتاران لە داهاتنی داهاتوودا دەتوانن چ بڕیارێک لەبارەی لێبڕینی موچەوە بدەن. دابەشکردنی موچە کێشەی تێکەوتووە. پەرلەمانتارانی پارتی و یەکێتیش یەکتری بە هۆکاری کێشەکە دەزانن. پەرلەمانتارانی پارتی باز لەوە دەکەن یەکێتی داهاتی تەواو بۆ حکومەت ناگەڕێنێتەوە. لە بەرامبەریشدا پەرلەمانتارانی یەکێتی دەڵێن پارتی داهاتی نەوت و خاڵە سنووریەکان بە تەواوی ناگەڕێنێتەوە. ئەو داهاتی کە بەدەست دەسەڵاتانی یەکێتی لە سنووری دارایی سلێمانی کە بچێتەوە خەزینە حکوومەت بە دڵنیایی حکوومەت هەرێمی کوردستان ئەتوانێت بەبێ لێبڕین موچە دابەش بکات. ئەو بڕە موچەشی کە دەدرێ ئەو موچەیە کە دەدرێ ڕاستیەکەی هەمووی دەگەڕێتەوە بۆ داهاتی نێوخۆی هەرێمی کوردستان لە سنووری هەولێر و دهۆکە بە هیچ سەندا هەیە. ئەوەی کەس هۆکارە بۆ نەدانی موچە هۆکار نییە بۆ ئەوەی کە لە پارێزگاکان داهات کۆ ناکرێتەوە، چونکە سیستەمی گومرجی بە سیستەمێکی ئەلکترۆنیەوە لە تەواوی گومرگەکان بە تایبەت لە هەردوو گومرجی باشماخ و پەرویزخان بەستراوەتەوە بۆ وەزارەتی دارایی ڕاستە و خۆ داهاتەکەی ئەگەڕێتەوە وەزارەتی دارایی. ئەوە گومرجی ئیبراهیم خەلیل کە تاکو ئێستا بە سیستەمی ئەلکترۆنی نەبەزراوەتەوە بە وەزارەتی دارایی. بە پێی زانیاریەکان کەمتر لە 200 میلیارد دینار بە وەزارەتی دارایی دراوە. لە کاتێکدا کۆی موچە بە لێبڕینەوە 707 میلیاری پێویستە. ئەمەش کێشەی بۆ دابەشکردنی موچە دروست کردووە. ئەم بەیانیە بە دوواداچوونم کردووە تەنانەت بۆ لێبڕینی لە ساب سوێکی شێسە پارە نییە دابەشکرێ. ئەمە نەتیجەی نەبوونی پارە نییە، نەتیجەی ئەو فەسادە مونەظەمەیە چەندێک کە داواکەین ئەم پەرلەمانە بەڕێزە لە بەرمیلێ نەوت بسوێک دۆلار بمێنێتەوە و 15 مانگە قەرار درراوە بۆ قاچاقی کۆمپانیاکاری خاڵە سنووریەکان حەل نەکرێت و هەرچی زەوی نایە بە داگیر کرێت و یاسای چاکسازی جێبەجێ نەکرێت بە دڵنیاییەوە پارە نابێ بۆ موچە. کورت و پوخت قسەی ئێمە ئەوەیە داوا لە بەڕێستانەکەین دیسانەوە دانیشتنی ئایندە ئەگەر تەرخانەکەن بۆ قسەکردن لەسەر دۆخی موچە ئێستا پێمان بڵێن حکومەت نایە بانێت کۆمەڵی قەراری تەشریعی دەرەکەین. پارەی وڵاتە مڵکی خەڵکی ئەم وڵاتێ مڵکی دوو حیزبی سیاسی نییە بە ئارەزوی خۆیان چۆنیان بێ ئاوا تەسەڕفی پێوە بکەن. ئەبێ پارەی خەڵکی ئەم وڵاتە بگەڕێتەوە خەزێنەی گشتی. بۆیە من تکام لە ئەندامانی پەرلەمانی بەڕێزەیە لە هەموو فراکسیۆنەکان هەڵوێستێکی جددی وەرگرین بۆی حکومەت بخەینە سەر ڕێگەیەکی نیشتیمانی دروست پارەی خەڵکی ئەم وڵاتە بۆ خەڵکی ئەم وڵاتە بێ، پارەی نەوتی ئەم وڵاتە بۆ خەڵکی ئەم وڵاتە بێ، پارەی گومرگ بۆ خەڵکی ئەم وڵاتە بێ. پارەی ئضافەتەن بۆ نەمەسلەی نەبوونی پارە کە کاک پێشەوە باسی کرد، تحویلی پارەی نەوتی هەرێمی کوردستان ئێسش بەدەستی کاک ئاشتی هەوراميە کە هیچ محلی عرابێکی نییە لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوە وای کردووە کە پارەی پێویست تحویل نەکرێت بۆ ئەم مانگە و دەرەنجام ئەوە تا 25 مانگە وەزارەتی دارایی ئەڵێ ناتوانم بە تەواوەتی موچەکە بدەم. هەر لەسەر لێبڕینی موچە لە دانیشتنی پەرلەمانی کوردستان گفتوگویەکی گەرم لە نێوان سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری ڕوویدا و سەرۆکی پەرلەمان وتی حکوومەت مەبەستی نییە لەسەر لێبڕینی موچە بێتە پەرلەمان. مادە 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان 42 پەرلەمانتار وەکو هاوڕێیانم باسییان کرد داوامان کرد کە نەقسەی خۆم دەکەم بەڕێ سەرۆک بە ئەگەر خاڵی پەیڕەوی نییە بڵێ پەیڕەوی نییە داوامان کرد کە لەسەر لێبڕینی موچە پەرلەمان کۆب بێتەوە. یەک وەڵام دەوێت حکوومەت جورئەتی نییە بێتە پەرلەمان یان پەرلەمان جورئەتی نییە کۆب بێتەوە لەسەر جورئەتمان هەیە ڕێزیش باشە. ئەو بەس وەڵاممان دەوێ وەڵامەکەمان بدەوە هیچی کەمان نایە زیاتر. ئێمە هەردوو لامان لە سیاقی پەیڕە و قانونە ئەرکەکانی خۆمان جێبەجێکەین. ئێمە بە ئەرکی خۆمان هەستاوین ڕاستە و خۆ نووسراوەکەی ئێوەمان ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە بە مەبەستی ئامادەبوون بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بە پێی مادەی 66 کە پێکەوە دەتوانین ئەم کۆبوونەوەی بکەین. ئێمە نووسراو هەیە هەر لەسەر داوای خۆتان یاداشت هەیە داواتان کردووە لەسەر کوشتن و خۆکوشتن و دیاردەی چەکداری دانیشتن کرێن 18 مانگ نردوومانە 21 مانگ 22 مانگ جوابمان دراوەتەوە وتویانە یەین باش ئەمەوێت تەوزیحی فکرەکە بکەم.
نردومانە لەسەر بابەتی پەروەردە و خوێندن و ئەوەی کە هەر یاداشتی خۆتانە 18 مانگ نردومانە 22 مانگ وەڵام دراوینەتەوە باشە بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەگەر حکوومەت مەبەستی وایە سەبارەت بەم بابەتە ئامادەی دانیشتنی پەرلەمانی کوردستان ببێ چۆن سەبارەت بە دۆسیەکانی تر ڕاستە و خۆ وەڵامی داینەوە وەڵامی داینەوە ئەیوت بەڵێ ئامادەی دانیشتنی پەرلەمانە بم بە پێی زانیاریەکان لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان 57 واژۆ بۆ ئامادەبوونی حکوومەت لەسەر لێبڕینی موچە کۆ کراوەتەوە بە بڕوای پسپۆڕانی یاساییش پەرلەمانی کوردستان لە ڕووی یاساییەوە دەسەڵاتی هەیە بە بڕیارێک لێبڕینی موچە بە زۆرینەی دەنگ هەڵبوەشێنێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری کاک عەلی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستانمان کردووە. کاک عەلی سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی دابەشکردنی موچە کێشەی تێکەوتووە و بۆ داچوونانەی کە بەڕێزت کردوتە وەزارەتی دارایی ئێستا چەندە پارەی لەبەردەستدایە؟ بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان طبعاً بەداخەوە تاوەکو ئەم ساتە ئێمە قسەکەین داهاتی ئەم وڵاتە مەرزی ئەم وڵاتە ئەرزی ئەم وڵاتە ئاسمانی ئەم وڵاتە بەدەست حزبەوەیە حەزب کەی ویستی هەندێک پارێدا بە حکومەت بۆ ئەوەی موچەی لێبە کەی نەویست نایدا ئەوەی کە هەیە دیارە بۆیە تەنیا وەزارەتی تەندروستی بە دوو وەج بەشدراوە ئەم داهاتان وەکو پێویست ناگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت بۆ نمونە ئەگەر پارتی بیانووی ئەوەی ئەگەر یەکێتی داهات نەگەڕێنێتەوە منیش نایگەڕێنمەوە یەکێتی ئەڵێ و نەیگەڕێنێتەوە منیش نایگەڕێنمەوە کۆی پارەی ئەم وڵاتە مڵکی ئەوان بێت خێر بە خەڵکی کوردستان بکەن ئەمە بەشێکێتی بەشێکی تری ئەوەیە کە بەهۆی کۆمەڵە کۆکارەوە کە من لێرە باس یەکەم کێشەی گەورە بۆ داهاتی گشتی دروست بووە و ناتوانرێ موچە بدرێت لەوانە کاک حەکیم گەورە کۆمپانیەکان باج نادەن کۆمپانیا هەبووە من حساباتی مانگی پێشووی نزیکەی 10 ملیۆن دۆلار ڕبحێتی مانگانە بە تایبەتی ئەم گرانبوونەی شیش و چیمەنتۆ و پاڵاوگە و بۆری و تا دواتر باج نادا باشە گەورە کۆمپانیەکان باج نادەن لە بەرمیل لێنەوت 21 دۆلار بمێنێتەوە لە خاڵە سنووریەکان بە کۆمپانیاکاری و بە قاچاقچێتی و مانگانە نزیکەی 100 ملیۆن دۆلار زەرەر لە داهاتی وڵات بدەن نەیەڵن بندیوار و موچەخۆر و خانەنشین یاسایەکانیان بەپێی یاسای چاکساسی موچەکەی ببڕێت هەرچی زەوی نایە بە داگیری کەن وەکەوەی کە من ماوەیە کە باس یەکەم تەمان پارە نامێنێ بۆ موچەیانی ئەمان ئەیانوێت زەوی خۆیان بێت باج نەدەن قاچاقی بکەن لە خاڵە سنووریەکانیان کۆمپانیەکانیان مانگانە 56 ملیۆن دۆلار بەرن لە پارەی میلەت یەک دنیا موچەخۆری نایاساییان هەبێت نەتیجە ئەمە پارە نییە بۆ موچە ینی پارە نامێنێتەوە بۆ موچە بۆیە بەداخەوە ئەوانەی کە هۆکاری ئەم لێبڕینن هۆکاری ئەم بێ موچەی و نەدانی موچەن هاتوون لەسەر تەلەڤیزیۆنەکان خەریکی مزایەدە و ئەم لاولان و بۆ ئەوەی خەڵک بەلاڕیا ببرێ ئەگەر ناوەڵا هەردوو لایەن هۆکاری ئەم دۆخن یەکێ هەر یەکەیان بەڕێژێ باشە بەس ئەوەی کە ئێستا پەرلەمانتارانی یەکێتی دەڵێن داهاتی نەوت ناگەڕێتەوە بۆ حکومەت لەگەڵ داهاتی ئیبراهیم خەلیل پەرلەمانتارانی پارتی دەڵێن داهاتی سلێمانی بە تەواوەتی ناگرێتەوە هەردووکیان ڕاست دەکەن هەردووکیان ڕاستەکەن بەڵام گەورەکردنیشی تایە ینی من کەسێکم بە دەقیقی قسەکەم بە حسابات قسەکەم بە داتا و بە ڕقم قسەکەم هەردووکیان نەوت بڵێ داهاتی نەوت لە بەرمیلە نەوت من خۆم وتم 21 دۆلارە مێنێتەوە بەڵام یەک پرسیاریتر لێرا خۆی ئامادەیەکە ئەوەیە ئەنجام ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز پێنج تا من دوانیان پارتین هەڵوێستی سییانەکەی تریان چیە لەسەر ئەمە بەڕاست بۆ وەزیر و جێگری حکومەت و بەرپرسایتر نایان قسە بکەن و ئەمە بۆ پارتیش ڕاستە بۆ ئەوان نایان قسە بکەن ئەمە بدیسانەوە بۆ مەرزەکانیش هەردوو لایەن لە مەرزەکان کۆمپانیان هەیە و پارە لە خەڵک وەرەگرن و پارەی ئەم وڵاتەیە بن لە هەردوو لا زەویە نایابەکان چارە نووسیان نیادیارە یعنی ئەوە نییە بڵێن ڕاستە ئیراداتی هەولێر و دۆک لەوانەیە زۆرتر بێت لەبەر کۆمەڵی اعتیبار یەکەم لە سەدا نزیکەی 90 نەوت لەم سنوورەیە گومرگی ئیبراهیم خەلیل خۆی
بخۆی بەتەنیا زیاتر لە 50% هەموو گومرگەکان جگە لە حاجی ئۆمەران حدودی منتیقە لەگەڵ سووریا و تورکیا و ئێرانیشە گەورە کۆمپانیەکانیش لێرن بۆ باج و زەریبە ئەمە واقع بەڵامەوە نییە بڵێ گەندەڵیەکان هەمووی لە سلێمانین و لێرە هیچ گەندەڵیەک نییە ناشتیوانە بەڵام ئەو هۆکارانەی کە باسم کردی لە هەموو لایەک هەیە کارگە گەورەکان لە هەموو لایەک باج ناتەن کۆمپانیەکانی خاڵە سنووریەکان لە هەموو لایەک پارە لە خەڵک وەرەگرن تێکڕای پرۆسەی نەوت کێشەی گەورەی تێدایە یەک فایلی خانەنشینی نایاسایی سەربازی تا موساتی من و تۆ گفتوگۆەکەین لە عەمید و عەقید و لیواوە تا زابطێک ڕانەگیراوە 1200 خانەنشینی وەزیر و بریکاری وەزیر و باڵای هەردووکیان 8 مانگ زیاترێ ناوەکانیش دەستنیشان کراون ڕانەگیراوە واتە هەردوو لا تاوانبارە و هەر یەکێ لە فۆرمێکی جیاوازە. زۆر باشە بەس ئەوەی کە ئێستا هەردوو پەرلەمانتارەکان بڵین هەردوو لا باسی دەکەن بەڕێزت ئێستا بەگشتی داهاتی سلێمانی ئێستا یەکێتی دەبێت چەند دەدا بە وەزارەتی دارایی پارتی چەند دەدا لە داهاتی و دوی بە وەزارەتی دارایی ئەنی ئێستا پارتیش ئامادەنی داهاتی نەوت ئەوە ڕاستە کە دەڵێ لەبەرەوەی داهاتی سلێمانی ناویش نەوتەکە نەدات بە وەزارەتی دارایی هەڵی ئەمە مشکلەیە وڵاتە ئەوای لاتوە بڵێ یەکێتی چەندێ پارە با و پارتی چەندێ پارەدا وەکو ئەوەی مڵکی باوکیان بێ باش ئەوان زەویە وڵاتیان تاڵان کرد ئەرزی ئەم وڵاتیان تاڵان کرد ئاسمانی ئەم وڵاتیان بە قاچاخی لە مەتارەکانەوە بە ئاڵتون و بە موبایل و بە چیوچی وێران کرد ئێستا بڵێن تخوا تۆ چەند مەدەیتێ پارەکەی تۆ بێت 90 میلیاردمان بیتێ 90 میلیارد داهاتێ ناکرێت پەنجابەی بۆ ئەمە مشکلێکی زۆر زۆر گەورەیە ئەمە نیشانەی زۆحفی حکوومەتە بەڵێ وەکو من پرسیارم کردووە ئەڵێن ئەبووە یەکێتی ئەخر ئەمە مشکیلەکەی کاکە ئەمە مشکیلەکەیە هەشتا بۆ 90 میلیارد بدای سە 50 میلیارەدا ئەگەر ئەو بیدەجێت ئێمەش بۆ بیدەین ئەگەر ئەو 50 میلیارد بدا بێ ئێمە 320 میلیاری بۆ بنێرینەوە بۆ ئەوەی موچەی سلێمانی و ئەوانەی پێتەرتیب بکەین ئەمیشەڵێ ئەو نەیدا من نایدەم لە نەتیجا کێ بێ بە قوربانی خەڵکە بێ بە قوربانی داهاتی سلێمانی هەرچەنە 30 چەنە ڕقەمە دەقیقەکەەوە خۆی بگەڕێتەوە داهاتی دووەک وەک خۆی بگەڕێتەوە نەک ئەوەی حەزب و شەخستە حکومی پێوە باش ئەنی ئەو زانیان ڕاستن کەواتە ئەگەر لە ڕقی یەکتر ئەگەر یەکێتی داهاتی سلێمانی نەگەڕێنێتەوە ئەوش داهاتی نەوتەکەی نەدا بە وەزارەتی دارایی ئەوە دقیقە وەڵای کاک حەکیم پرسیارەکە ئەمەیە ینی ئێستا وەکو وەزارەتی دارایی یا وەکو خەزێنەی دەوڵەت بڵین ئەڵێ پارەی پێویست نییە سیولە نییە واتە نەقد نییە بۆ ئەوەی موچە دەدەن نەقد بۆچی نییە ماگانی پێشوو بە لێبڕینیشەوە کە گەندەڵیش زۆر بوو خاڵە سنووریەکانی شەروەکو ئێسە بوو دۆسەی نەوتی شەروەکو ئێسە بوو لە ساب سوێکەکە لە 25 بانگۆ بە پرۆسێکی سەریع دەست پێ کرد لە 4 ڕۆژە تەواو بوو باشە ئێستا 25 و 26 تەندروستی بدرێ و جمعە و شەممە هیچ نەدرێەوە درێژە بێتەوە من نیشانەیەوەی داهاتەکان نەگەڕاوەتەوە باش بەڵام بێ وەزارەتی دارایی خۆی قسە بکە من پێم سەیرە وەزارەتی دارایی بۆ بێدەنگە لەسەر وەزارەتی دارایی دەبێ قسە لەبارەی چی بکە ینی هەردوو لاڕوون کاتەوە کە پارتی داهاتی نەوتی نەناردوویەکێتی داهاتی سلێمانی نەناردووە ئاوا ڕوونکردنەوە بدا بە بۆ چوونی بەڕێز حەقی وەزارەتی داراییە و پێویستە بێتە پەرلەمانی کوردستان ورد و درشتی ئەم کێشانە کێ پارە نادا کێ داهاتە با کێ داهات نابا کێ ڕێگرە لە ئیسلاح کێ ڕێگرە لەمە زۆر بەڕوونی هەمووی باس کرێ ینی چییە با باس کرێ با خەڵکی کوردستان بزانێکە چی ڕووەدایانی منە من بەڕێز وەزیری دارایی شوتووە ینی خۆی کە پێم وایە و ئیتر کاتی ئەوەیە لە پەرلەمانە زۆر بە ڕاشکانە ورد و درشتی ئەم بابەتانە بوت هیچ وەڵامی کێ بۆ وەزیری داراییەوەی کە بەڕێزت بە دوای قسە لەگەڵ کردووە لەسەرم کێشەیە وەڵای من نامەوێت ببمە محامی کەس هەر زۆر خراپشە ئیشی پەرلەمانتار نییە بە ناوی وەزیرەوە قسە بکە ئەکرێ پەرلەمانتار بە دوواداچوون کاین بەڵام چی هەیە با بە ناوی خۆیانەوە بڵێن من نامەوێت بە ناویەوە قسە بکەم بەزەوەیەکێ لە مشکیلەکانی پەرلەمانی کوردستانەوەیە بەشێ لە پەرلەمانتارەکانە بوونە محامی حزب بەشێکیانە بنە محامی حکوومەت بەشێکیانە بنە محامی زۆنێکی حکوومەت بەشێکیانە بنە محامی زۆنەکەی تری بەشێکە بێتە وتەبێژی سەرۆک بەشێکەوێت لە کاتێکا ڕۆڵی پەرلەمانتار ڕۆڵە سەرەکەی ڕقابەیە تۆ لە بری ئیشی من نییە بوومە محامی وتەبێژ ئیشی منەوەیە بە دوایانەوە بچم بەڵام من کولی ئەحوال گۆڕان لە حکوومەتایە وەزیری دارایی لە گۆڕانە پێویستە بێتە پەرلەمان یا بە ڕاستە و خۆ بۆ خەڵکی کوردستان ورد و درشتێم کێشانە باس بکات باشە بەزەوەی کە بەڕێز پێشتر زۆر بەراسوونە سەر داهات کردووە
ئێستا داهاتی ڕاستەقینەی بڵێن هەرێمی کوردستان بۆ چەند بەرز بۆتەوە لە کاتێکە لێبڕینی موچە ماگانە بە لێبڕینەوە 7 ملیاری پێویستە داهاتەکەمان بۆ چەند بەرز بۆتەوە بەنەوت و خاڵی سنووری و باج و ڕسومات و ئەو هاوکاری و پەیمانانیش وڵا بەرز نەبووتەوە ئێمە قسە لەسەر داهاتێکین کاکە حەکیم دێتە خەزیێنەی گشتی سەر ڕۆژوای خەڵکێکە ئەڵێ داهات تریلیۆنێکە ڕۆژەیەڵێ تریلیۆنێک و 200 ئەمە خۆ نایەتە خەزیێنەی گشتی ئەمە قسە لەسەر ڕقەمێکەکەین ئەوەی دێتە خەزیێنەی گشتی لە مانکانی پێشووترا کە تەبیعی بوو نزیکە بێتەوە لە 800 ملیار دینار طبعاً بەشێکی بۆ خەرجی تەشغیلی بەکارێنێ کە خەرجی دەوایر و خەسخانە و بنکەکانی پۆلیس و پاکەرەوە ئەو سزنەکان و دەوایرەکانی حکوومەتە بەشێکی بۆ بەرهێنان نزیکەی 700 و قسووریش بۆ موچە بەکارەهێنرێت بەڵام ئەوەی کە نایەت وەک وتم بە کۆمەڵێک ڕێگا نایەت مەسەن کە تۆ قاچاقشێتیەکەی واتە داهاتی خاڵە سنووریەکان کەمەکەی پارە بۆ خۆ دەبێ کە گەورە کۆمپانیەکان بازنادەن واتە داهاتی بازنادەی بۆ خۆتیەبەی کە لە کۆمپانیای لە خاڵی سنووری 3 ملیۆن هەیە 5 هەیە 7 هەیە 2 هەیەوە لە ساڵەکان نزیکەی 700 ملیار دینار لە ڕێگەی 11 بۆ 13 کۆمپانیان خاڵی سنووری 11 لە هەندێکیان 13 کۆمپانیا پارە وەرەگرن و ئەی بن ئەمانە کە ناگەڕێتەوە لە نەوت کاتێ من یەک نمونەی زۆر بەسیتت بۆ باسەکەم کۆمپانیایەکەی ناوی هاریکارە لە گەرمیان 6 ساڵە سیکیوریتی داخلی ئەوەی کێڵگەی حەسیرەی هەیە ئەمە بەهێزەکانی دەوڵەتەکە ساڵانە نزیکەی 20 ملیۆن دۆلارە بە ئەوە پارەی نەوتەکەم کردەوە یعنی کاتێک کە ئەوترێ داهات نییە خۆ ئەوە ناڕۆن ڕاستە و خۆ دەستکەن بەو پارەی وەزارەتی دارایی ئەو بیبەن ئەمە ناکەن کاتێ بە هەموو ڕێگاکانی فەساد باخەڵی حکوومەتە گوشن ئەو کاتە داهات کەمترە گەڕێتەوە بۆ خەزێنێک باشە بەسەوەی کە ئێستا بە تەقدیری بەڕێزت چەند بۆ وەزارەتی دارایی دەگەڕێتەوە چەند دەڕوا بۆ پارتی وێکێتیەوەی کە بەڕێزت خۆت تەقدیر کردووە بە نزیکەی یان لە خاڵی سنووری لە نەوت لە باج و لە ڕسومات ئێستا وەیە گەڕێتەوە بە تێکرا نزیکەی 800 ملیارە و نزیکەی 700 بۆ موچە دابەشەکرێت بە پێی مانکانی پێش و نازانم ئەم مانگەی تر حزبەکان خوا هیدایەتیان با چەندێکە دەنەوە وە چەندێکە دزن بۆ خۆیان نازانم مانگی پێشوو نزیکەی 800 ملیارە بەڵام بە چاکسازی لە خاڵی سنووری بە چاکسازی لە سیستەمی باج بە چاکسازی لە مەسارفەکانی نەوت من دڵنیاتەکەمەوە نزیکەی 350 بۆ 400 ملیار دینار ئەگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی ئێمە 200 ملیارمانەوێ بۆ موچە بەبێ پاشەکەوت بدرێ 200 ملیاری شەکرێت لە مەشاری ئاخەرج بکرێ باشە ئەمە جگەلەوەی ئەگەر یاسای چاکسازی وەک خۆی جێبەجێ بکرێت ئەوانەی کە بە پلەی بە نایاسایی بە مەدەنی و عسکەری خانەنشین کراون ئەوانەی بە گەندەڵی کراونەتەکە مندامی سەنگەر ئەوەی بە ساختەکاری کراوە بە شەهید ئەوەی بە ناڕەوا پلەی بەرز کراوەتەوە و تا دواتر ئەمەش دیسانەوە مەسارف کەمەکە ئەوش دەتوانرێ بکرێتەوە مەشارێ یعنی ئەوە نەبێم گرفتە حەلی نەبێت بەڵام یعنی ئەم ئەوانەی حکومڕانی ئەم وڵاتەیان بەدەسەجا لە حیزبا بنیا لە حکومەت چکەیسە بەشە لەوانەیە کە لە حیزبان زۆر لەوانەیە حکومەت بەقوترن بەتاریان بەدەسە مەرزیان بەدەسە عەرزیان بەدەسە مدیریەتیان بەدەسە جەمەلۆنیان بەدەسە مەخزەنیان بە هەموو شتێ بەدەسەوانە یعنی ئەگەر بیانوێ هەر چارەسەریم گرفتە زۆر زۆر ئاسانە بەڵام من پێم وایە ئەوەنە مهتەم من بەوەی کادرێکی حزبی بکردن ژمارەیە سایت و پەیجی تر دانێن بۆ ئەوەی بتی سیاسی دروستکە ئەم ڕۆژنامەنووسی ئەو کەناڵ بکرێت ئەو ڕۆژنامەنووسی ئەو کەناڵ بکرێت ئەو بەخشینەوەی ئەو پارەوە ئەم پارە بداتەوە حزب و پارە بداتەوە حزب ئەوەنە مهتەم نین بەوەی کە خەڵک موچەی هەیە یا موچەی نییە ناشکری خوانە بێ کورسەکانی پەرلەمانیش لە بینی ئەم 4-5 حزبا دابەش کرا بۆیە ڕەنگە منەتیان باڵبژاردن و خەڵکیش نەبێت باشە بەس بەڕێزت ینی بە بەڵگەوە دەڵی قەبارەی گەندەڵی لە نەوت لە خاڵە سونیەکان باج و ڕسومات نزیکەی 400 ملیار دیناری مانگانە دەبێت قەبارەی گەندەڵی ئەوەندەی بۆ دەگەڕێتەوە گەر 350 بۆ 400 بەحسابات پوینت دیاریم کردووە کۆمپانیاکان چەنە بن ئەگەر ڕێکرێتەوە چەنە گەڕێتەوە قاچاقچیەکان چەندیان دەسەکەوێ ڕێکرێتەوە چەنە وێ بە مراجعە بە عقودی نەوت لە کۆی پرۆسەکە لە کۆی کۆمپانیا خەدەمیەکانەوە هەتاوەکو سکیوریتی و تاوەکو کرێی بۆری و تاوەکو داشکانی زۆر لە فرۆشتن و گەڕانەوەی پارەکەی بە
ئەو کۆمپانیا گەورانی کەیسە داهاتی باج نزیکەی 85 ملیاری مانگانەیە بە تێکرا چاک بکرێت ئەگاتە 130 بۆ 150 ملیار. من ئەمەم بە لێکۆڵینەوەی فراوان کردووە بناو ناو پوینت مەمووی دەستنیشان کردووە. من زۆر ڕقمەلەوەی هەر لە خۆتۆ ڕقم لێ بدەیت و وەکەوەی کەم ڕۆ ئەمان بینی ئەندێ خەڵک زۆر بە دقیقی حسابم کردووە. باشە بەزە و پرۆژانەی کە هەبوو لەسەر باج لەسەر خاڵە سنووریەکان لەسەر نەوت لە ڕفەکانی ئەنجومەنی وەزیران تۆزی لەسەر نەنیش هیچ ئیش لەسەر کرا کە بەڕێز بەداچوونیت لەسەر کرده بوو هیچیان جێبەجێ کرد؟ من ڕاست و ڕەوان بیڵێن لە سەرەتاوە جوڵەیەکیان کرد ئەوە بوو لە 22 سی 2020 قەراردرا بۆ پێداچوونەوە بە کۆمپانیەکانی خاڵە سنووری بۆ ڕێگری لە قاچاخ بۆ مراجعەی مەسارفی نەوتوە تا دواتر بەڵام تا ئەم ساتە وەکو نەتیجە هیچمان دەست نەکەوت. نە لە نەوت نە لە خاڵی سنووری نە لە باچیز دەست نەکەوتووە هیچ چەنگاوێک نەنراوە؟ کۆمپانیا گەورەکانی با جەندێ قەراریان بۆ درا بەڵام پێم وایە بە شێرە زۆری نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لەوانە ئەتەرنێت. ئەی لە مەسلەی نەوتەکە کە بەڕێز جگە لە کارگەکان و پاڵاوگەکانی نەوت و کرێی بۆری نەوت. باشە لە مەسلەی نەوت بەڕێز سەرۆک لیژنی سامانە سروشتیەکان بۆ شەریکاتە گەورەکانی بەرەمێنانی نەوتیش. بەڵێ لە مەسلەی نەوت وتت ئێستا لە هەر بەرمیلێک 21 دلار دەمێنێتەوە ینی ئێستا داهاتی نەوت بە خەرجیەوە بڵێن بە 460,000 بەرمیلەکە بە کۆی داهاتەکە بەبێ خەرجیوانە ناکاتە سەری تریلیۆنێک چەندی بۆ وەزارەتی دارایی دەگەڕێتەوە؟ ئەو پارەی کە کاک حەکیم بۆ وەزارەتی دارایی گەڕاوەتەوە لە ڕابردووشان نزیکەی 250 میلیۆن دلار بووە لەو پەڕی حاڵەتە 300 تێ ناپەڕێنێ ئەوەی گەڕاوەتەوەی مە قسە لە سەرێکی ڕقمەکەین وە پێشووتریش 200 بۆ 195 میلیۆن دلار بووە. باشە وەکوتم باج نزیکەی 85 میلیارد دینار بووە خاڵە سنووریەکانەوەی گەڕاوەتەوە نزیکەی 100 میلیارد دینار بووە و باقیەکەتەکەی ئەو ڕسوماتانە بووە کە لە گومرگ و لە خزمەت گوزاری و لەوانە کۆکرێت. باشە یان ئێستا نەوت ئەگەر 30 دلار بێ و ئێستا ئەمڕۆ 68 دلار هەر وەکو یەکە گەڕانەوەی داهاتەکە؟ نا وەکو یەک نییە ئەو کاتێک کە نانە ئەو کاتێک کە 32 دلار و 35 دلار بوو هۆنە کەمە گەڕایەوە شەوانی باسکردن نییە هەندێ مانگە توانم بڵێم زۆر کەم بوو زۆر کەم بووە ئەچوون بۆ پڕکردنەوەی قەرزیانە کرد نەوت بێتە خوارواری چ نامێنێتەوە. باشە ئەمڕۆ پەرلەمانتارێک باسی لەوە کرد کە ئێستاش داهاتینە و داڵگۆڕەکەی بەرە سیاشتی هەورامیە هەر ئەو پارەکە نەقڵ دەکا بۆ وەزارەتی دارایی و ڕۆڵی وەزارەتی دارایی شەردەمین ئێستا وەزارەتی سامانە سروشتیەکان خۆی گرفتی نەوت ئەوەی کە هەیە باجی ڕابردووە بەڵام لە یازال ێسەش بەردەوامە لا ئێمە گرنگ نییە ئاشتی هەورامیە یا مرتەزا لاخانیە یا وەزیری سامانە سروشتیەکانە ئەوەی گرنگە پارەی نەوت دیار نییە ئەوەی گرنگە بە کۆمەڵێک سەفقەی گوماناوی نەوتی کوردستان فرۆشراوە بە ناقص 12 ئەفرۆشێت لەوەشی ئەمێنێتەوە نزیکەی لە 160 هەتاوەکو 65 بۆ خەرجی شەریکاتە جۆرا و جۆرەکان و کرێی بۆریە ڕوە و بێ ئەوەی بزانیت نزیکەی 4 میلیارد دلار بارە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە فرۆشتنی نەوتی کوردستان بە پارەی پێشوەخت هەموو ئەمانە بوون بە گرفتی گەورە. باشە ئەی سەبارەت بە ڕێکەوتنەکەی هەرێم و بەغداد ئێوە بەداچوونان کردووە کە نزیکەی 2 مانگە یاسای بودجێ عێراق دەرچووە بۆچی جێبەجێ ناکرێت خەلەلەکە لە بەغدادەوەیە لە هەرێمەوەیە کە بەرپرسان مەسەلەی لێبڕینی موچام پێویست کردوەوە بە نردنی پارە لە بەغداوە؟ کاک حەکیم من ئەو کاتێک کە بودجەکە پەسەندکرا زۆر بە تەفاسیلی لەسرم نووسی و حملەیەک بەرامبەرم کرا وتم ئەم ڕێکەوتنە بۆ موچەی خەڵکی کوردستان نەکراوە ئەم ڕێکەوتنە وەرەقەیەک بوو کە پێویستیان پێ بوو بۆ ئەوەی سەربەخۆ نەوتی کوردستان بفرۆشی ئەو کاتە ئەیانوت ئەمە قەت قسەی خێر نازانێ و چاوی سەرکەوتنەکان نابینێ و ئەم جۆرە لە قسانە دوای توان دەرکە و قسەیکی ڕاستە بۆ واڵێ ئەگەر ئەساسەکە بواە بۆ ئەوەی پارە بێ ئەبواە تۆ مشارەکە کردایە لە کۆی پرۆسەی ئیراداتی نەوتی لە عێراقا بەتایبەت بەوەی 250,000 بەرمیل نەوتت بدایە کاتێک کە تۆ بەرمیلەکەتەدا نەوتەکەت ئەچووە چوارشێوەی پرۆسەی فرۆشتنی نەوتی عێراق ناچارە بوو مانگانە پارەکە بۆ بنێرێ بە دڵنیاییەوە ناچارە بوو بەڵام
کاتێک کە تۆ نەوتت نەدا وتی بەهای 250,000 بەرمیل نەوتە دەمێت کە بۆ نمونە ئەو بە 63 دۆلاری شکێنێتەوە کە وتت ئەبێ لە ماوەی 7 ساڵە ئەو نزیکەی 5 تریلیۆنی پارەی بانکە بازرگەکانیەکان بدەمەوە و لە 150 داهاتە فیدراڵەکان بگەڕێنمەوە ئەبێتە ئاڵوگۆڕی پارە بە پارە. بۆ نمونە من 850 میلیاردە دەمێت تۆش 900 میلیارم بەرێ من 850کە نانێرم کەواتە تۆ 50 جیاوازی بدەمێ. سروشتی ئەم کارانە لە ڕابردووە پێماڵێت تەنفیزی زۆر قورسە. بۆیە من پێم وانە حکوومەت یاریێمی کوردستان هەرە و کاتەش لە ناخەوە جددی بوو بێ لەوەی چاوەڕێ بکرێ پارێ لە بەغداوە بێت ئەوە نە جددی بوون تەنیا لەسەر ئەوەی کە کارتێکی قانونیان بەدەسەوە بێ بۆ ئەوەی سەر بەخۆ نەوتی کوردستان بفرۆش. باشە بەس ئێستا بۆی ڕوون بێ لای خەڵک خەلەلەکە لە هەرێمەوەی کە داتا و داهاتی بڵێن داتای داهاتی نەوت و گومرگی نەناردوو بۆ بەغدای خەلەکە لە بەغدای کە پارەکە نانێرێت دەی پرۆسە یەکەم لە کاملاوە دەست پێ بکرێت. پرۆسەکە لە قانونی بودجەوە دەستی پێکرد. قانونی بودجەکە بە شێوەیە نووسراوەتەوە تحقیقکردنی ئەم بابەتە تحقیقکردنی زۆر قورسە. جارێت با حساباتێکی ڕقەمی بکە ئەگەر بە 63 دۆلار داینێ ئەو بڕەپارەی کە هەرێمەیدا لەگەڵ لە 150 داهاتە فیدراڵەکان جا ئەوش کێشەی بۆ دروستە بێ عێراقەڵێت چەنەوە هەرێمەڵێت چەنە ئەو پارەشی هەرێمە بێ مانگانە بیداتەوە لەوەی قەرزاری بانکی ناوەندیە نزیکەی 5 تریلیۆنە هیچی وان نامێنێتەوەڵ دوو ئایا عێراقیەت ئەمەد بۆ بکە ئەو لیژنەکەی دەستبەکار چەنە ئەوەی من زانیمە هەفتەی ئایندە بەنیازن وە بدێ بچێ بەڵام ڕاست و ڕەوان من هیچ گەشتبینی باشە بەس مەبەستم ئەوەیە بە پێی یاسای بودجە مەگەر بە قەرارێکی سیاسی بڕێ پارەی مەقتوع بدێدێ ئەوجێ مەبەستمەوە ئەگەر بە پێی یاساکە سەرتا دەبێ هەرێم داتاکان بنێرێ و ئەوانە دوایی بەغدا پارە بنێریان دەبێ سەرتا بەغدا پارە بنێرێ کامیانە بەڵێ ئەبێ ئیراد کۆکرێتەوە و دواتر دابەشکرد سروشتی بودجەوایە ئیراد کۆکرێتەوە و دواتر دابەشەکرێت ئەگەر ئیراد کۆ نەکرێتەوە چۆن دابەشەکرێت. ئێستا خەلەکە لە هەرێمەوەیە کە ئیرادی بڵێن زانیاری نردوو ئەوەندەی کە بە ڕێزداگەداربی بۆ هەرێم بیشتێتە مەعاملەوە هیچی وای دەست ناکەن هەرێم بچێتە ئەم مەعاملەوە هیچی وای دەست ناکەوێیان. باشە لە مەسەلەی نەوتەکەش باسی ئەنجومەنی هەرێمی نەوت و غازت کرد کە لە سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی و پلاندانان وەزیری سامانە سروشتیەکانیش پێک دێت هیچ کۆبوونەوەیەک دەکات کە بەرەزوتت دەبێت جێگیری سەرۆکی حکوومەتیش وایە هیچ کۆبوونەوەی ئێستا دەکات کە بەرەزوتت دەبێت لەسەر مەسەلەی داهاتی نەوت و ئەوانە هەڵوێستیان هەبێت هیچ کۆبوونەوەیەک دەکات ئێستا شتێکی بەناویە و ئەنجومەنەوە یاخود تەنها وەزارەتی سامانە سروشتیەکان ئێستا ڕۆڵی سەرتا و کۆتاییە. وەڵای بن هیچم نەبیستووە من هیچ کۆبوونەوەیەکی ئەنجومەنی هەرێمی نەوت و غازم نەبیستووە لێت نەشارمەوە ئەم بابەتانە سکرد ینی بەڵام بێ موقیف تەسجیلکەن ینی خۆی ئینسان جاری وایە لە حیاتە موقیفە مەسەن ئەو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە وەزیرانەی لەگەڵ ئەم دۆخانی نەکرێت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بانی کە کۆبوونەوەی دەنگ بەرزکەنەوە کاکە تۆمەتە ئەمە حاڵی خاڵە سنووریەکان ئەمە حاڵی دۆسەی نەوت ئەمە حاڵی جێبەجێکردنی یاسای چاکزاز کە ئەمانەوە کارن ئەمانەوە کارن کە من کاڵێمە وەزیرانەی واداریم یەکەم جار وەزیرەکانی گۆڕان موقیف تەسجیل بەس پێ دوانیە لە ناو ئەنجومەنی وەزیران لە ناو وەزیرەکان و سەرۆکی حکوومەت و جێگرێکی کێشەیەکی ئەوتۆنیە ئەو شەڕێک کە هەیە لە پەرلەمانە ینی کێشەیەکی ئەوتۆنیە ئەر پەرلەمانتارەکانن لە ناو خۆیان مەبەست بە تایبەتی پارتی و یەکێتی جاگەروا بێ ئەمە فێڵکردنە لە خەڵکیانی تۆ خەڵک موچەی نییە موچە لە نەتیجا زین چۆنە کاکحەکیم بیرکەرەوە خەڵکێکی 400,000 موچەیەتی باشە لە ساب سوێکشی لێ بڕی بەهای 400,000ەکە ئێستا کەم بۆتەوە لە سا 20 پارە بەهای لە دەستداوە شت گرانتر بووە بەهۆی دۆلار بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دینار بڕەپارەکەشی ناترێتێ باشم کابرا بە چی بژیان کرێچیە مناڵی هەیە تەلە بە چی بژیانی چۆن بژی هەرچەنە من پێم وایە لای پارتی یەکێتی لای بڕیار بەدەستیان ئەم شتانە گرفت نییە ینی بە هیچ شێوەیە گرفت نییە ئەگەر گرفت وایە ئەویان بەسەر و میلەتانەیە ناخۆیان خاوەنی 100 ملیۆن دۆلار بن و بەم شێوێش لە ژیانی خەڵکە نەرەوانیش دین من پێم وایە حزبەکانی تیش مهتەم نین ئێستا چاویان لەوەی لە ئینتیخاباتە یەکیان 2 کورسی بێنێوەیەکی 3 بێنێوەیەکی 1 بێنێ و
شتێ لە پارتی و یەکێتی بمێنێتەوە بیان دەدی زانی میلەت هەستەکە ئێستا بێ پشت و پەنایە باوەڕکە خەڵک هەستەکە زۆر بێ پشت و پەنایە زۆر باشە ناوبرێکمانە دوای ناوبرەکە باز لەوە دەکەین کە لە پەرلەمان واژۆ کۆکراوەوە بەنیازن چی بکەن دوای ناوبرەکە قسەی لەسەر دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. هەندێکە چەند چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکڕن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. لا سروشتەوە بۆ سەر سفرەکان زوبێلی تاتام و چێژە و لێ دەنرێداسا زوبێلی با پانزا خولەک ئامادەیە سروشتی و بەتان بێوێنەیە بیخۆنۆشی گیانتان بێ زوبێلیتان لە یاد بێ سوپیلیت لە کێڵگەوە بۆ سەر سفرەخوانەکانتان تاکە بریکار لە عێراق کۆمپانیای ساحل عێراق. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. Rice amaya? No, the rice. تعرفي عربي? No, the good rice with the quack quack on the front. قهوة. ما بستم coffee. No, I'm looking for the good stuff. With the quack quack on the front. بخبأ براتيناكم أما يعني تي. كاج إبراهيم. أتخواز أحمد نبي تاري ولا؟ بزان أو كابرات سيدي. Looking for the rice, the good rice. زرخوش. quack quack quack. Rice يعني برنس. بس بخوي نازانم واك معناه سيا. It's that delicious rice with the quack. من جاكم. يواتم خواردنا. جارێک ڕێم کەوتە عێراق برنجێکی زۆر خۆشیان بۆ هێنام دەنێک درێژ و تام خۆش بوو ئەوەنە خۆش بوو بەڵامەوە یەکسەر پرسییم ئەم برنجە خۆشە ناوی چییە؟ ئەوە بەرهەمەکانی نەورەسە نەورەز یانی سیگڵ quack quack ناوڕاست دەبڵێ ئەو برنجەی ڕسمی باڵندەکەی لەسرە ئیتر پێویستی ناکرد بڵێ برنجی یانزە بستویەکی نەوڕاست تامێکی لەبیر نەکراو خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمیان بە دنیایەوە بووە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لەی جبسێکی ترانەم خواردووە ئەوە تا لەناو جانتاگەشما پێما حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا ببینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک عەلی سەبارەت بە واژوێنی کە کۆکراونەتەوە لە پەرلەمانی کوردستان چەند واژوو تا ئێستا کۆکراوەتەوە پەرلەمان دەتوانێت چی بکە ئەگەر هەموو پەرلەمانتارەکان یەک دەنگ بن؟
بەڵێ طبعاً بە دوو یادداشتی جیاواز کۆکراوەتەوە هەردووکیان نیسابی قانونی هەیە 50 زایدێکی هەیە بۆ هەر بڕیار و دەنگدانێ بەڵام کێشەکە ئەمە نییە کێشەکە مەسەن بۆ نمونە بەیانی پەرلەمان بڕیارەدا کە لێبڕینی موچە نەمێنی باشە ئەگەر حکوومەت ئەمەی جێبەجێ نەکرد یاخود وەزارەتی داراییوتی کاکە پارە نییە و ئەوە داهات نەگەڕاوە تۆ چیەکەی ئەمە کێشە جەوهریەکەیە یعنی با من کە بێ سەریحم بەڵێ خەڵک وا تەسەور دەکا ئەگەر بەیانی پەرلەمان قەراریدا لە لێبڕینی موچە ئێتر لێبڕینی موچە نامێنێ بۆیە من ئەمڕۆ شەم وا بوو پێویستە بۆ ئەوەی نەتیجەی هەبێت یعنی من هەرگیز باوەڕم بەوە نییە ئێمە بین شعود و عاتفەی خەڵک بەکار بێنین مەسەن عەلی حەمە ساڵح زۆر مهمە لە پەرلەمان هەوڵیدا دەنگ کۆکاتەوە بۆ ئەوەی بڕیار بدا لێبڕینی موچە نەمێنێ دوای مانگە دەرەکەوێت لێبڕینەکار ماوە ینی وەکو قانونی بودجەکەی عێراق نابێ عاتیفەی خەڵک بەکارە بێنی حەل ئەوەیە سەرەتا بڕیاری پێویست یا ڕێوشوێنی پێویست بگیرێتە بەرامبەر بەو ڕێگەیانەی کە هۆکارن بۆ لێبڕینی موچە واتە تۆ بۆ ئەوەی لێبڕینی موچە نێڵی دەبێت چارەسەری هۆکارەکە بکەیت ئەگەر هۆکار چارەسەر نەکەی 243,000 جار قەراردە لێبڕینی موچە نەمێنێ ئەگەر هەر بڕا چیەکە ینی دوایەوە متمانە لە حکومەت وەرەگریتوە ناتوانی پێشتر بابوو قوتێک و مەحاولمان کرد بشوێکی میسامان کۆ بوو کاکە 25 ئێستا وەکی حکومەت دوو لەسەر سێوێ ئەمە یەکە بۆیە گرنگە من ئەمڕۆ هەوڵ بدا دووسێ ڕستەی تێ بکەم یادداشتەکە هەردوو یادداشتەکە طبعاً یەکیانەوەیە تۆ سەرتا بێک گفتوگۆ لەسەر یا بڕیاری پێویست لەسەر خەرجی و داهاتی نەوت دەی بۆ $22 بگەڕێتەوە دووەم بڕیار لەسەر کۆمپانیەکانی خاڵە سنووریەکان بدەیکەی کۆمەڵێک بەرپرسن ئامادەنین دەستبەرداری بن و ئەم قاچاخی کە هێزە دەسەڵاتدارەکانێکەن ڕێگری لێ بکەی و کۆمپانیا گەورەکان باجەکەم بدەن ئەو یاسای چاکسازی لە پەرلەمان دەرچووە تەفعیل کرێ ئەگەر ئەمانە کرا لێبڕینی موچەکە نامێنێ قەراریشی بۆ نەدەی نامێنێ ئەگەر ئەمانە نەکرا هەتاوەکو بەیانی قەراری بۆ بدەیت لێبڕینی موچەکە هەر دەمێن باشە بەس وتە دوو یادداشت ینی ئێستا ئامادەکراون چۆنە دویاژ یەکیانی فراکسیۆنی پارتیەکیان هیلانەکانی ترە بەڵێ فراکسیۆنی پارتی و پەرلەمانتاری تریش کردوێتی ینی هەردوو یادداشتەکە باشن ینی خۆی پارتی شەڵێ بڕیاردان لەسەر دۆسیەی داهات و خەرجینەوت لەسەر ئەگەر ڕاست کرێ ینی ئیشی پێ بکرێ لەسەر خاڵە سنووریەکان لەسەر باج لەسەر چاکسازی لەسەر یاسای چاکسازی لەسەر ڕێکەوتن لەگەڵ عێراق و تا دواتر و ئەوەکەی تریشە ئەوترێ ئەوانە وە بڕیاردان لەسەر پاشەکەوتی بووچە پاشان پرسیارەکە ئەوەیە ئایا حکوومەت ئامادەیە بێ لە پەرلەمان ئامادە بێ یاخود ئامادە نییە تۆ پێ وایە ئامادە دەبێت حکوومەت ئامادە نەبێت جوابی و پرسیارانە باتەوە وەڵی نازانی ینی پێ وایە نایێت ئەگەر نێت بۆ پەرلەمان دەتوانن چی بکەن ڕێکاری هیچ ڕێکارێکی دەتوانن مامەڵی لەگەڵا بکەن وەکو پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لەوانێت تۆ کاتە محاولەکەی کاک حەکیم کۆمەڵە بڕیاری تەشریعی دەرکەی محاولەکەی کۆمەڵە بڕیاری تەشریعی دەرکەی بۆ خاڵە سنووریەکان بۆ یاسای چاکسازی بۆ نەوت بۆ ئەوانەوە لاخیری شاکرێ بڵێ بڕیارماندا بەلابرنی پاشەکەوتی موچە بەڵام ئەگەر دوای ئەوە ئەمە جێبەجێ نەکراچی پێ دوای خەڵک زۆر خۆش باوەڕ نەکەین چکە لە نەتیجا خەڵکی زۆر خۆش باوەڕ کرد دوای مانگێکی تر دەرکەوتەوە هیچ جێبەجێ نەبوو چی چکە حکوومەت خۆی قەراری داوە خۆی ئەنجومەنی وەزیران بەبێ زەخت 22 چەند مانگ پێشێسێکەوانی ئەوە نزیکەی 15 مانگ زیاترەکە بەبێ زەختی کەس نزیکەی 15 مانگکە عفو 4 بۆ 15 بەبێ زەختی کەس قەراری داوە شتانە چاکە نەیکردووە یعنی خۆی بە حوسن و ڕەزای خۆی قەراری داوە بۆ نمونە بە مراجعەی سیستەمی باج بە تێکڕا بە حوسن و ڕەزای خۆی بۆ خاڵی سنووری قەراری داوە بۆ دۆسێ جێبەجێ نەبووە چێکرد دوایەوە چێکرێ متمانە لەم حکوومەتە وەرەگریتەوە من پێتەڵێم بۆی متمان لە سەوی حکوومەت وەرگرە دوو لە سەرسەی پەرلەمان پێویستە هیوادارم پەرلەمانتارانی دەرەوەی پارتی وێکێتیش دەرەوەی پارتی وێکێتیش سەقفی تەوەقعاتی خەڵک زۆر بەرز نەکەنەوە باشە ئەی ڕێگا چیە مادام ئەگەر دەتوانە دەرەوەی ئەوانەی دەرەوەی پارتی وێکێتی چی بکەن
هیچ ڕێگایەکی تر هەیە فشارێک دروستکەن ماگرتنێکە شتێکە هیچ ڕێگایەک هەیە؟ وڵی کاکاکی من پێم وانە ڕێگای تر هەرە ڕێگا پەرلەمانیە کەیکەیمان بگرێت چێجاچی ئەمان حەز بمرە خۆ ڕۆژانە خەڵک خۆیە سووتێنێ بە حادسەی سیارە ئەمرێ خەڵک لە خۆپشاندانا کوژرا تەقەی سەریان دێت دوای کوژراوەکانی خۆپشاندانەکان فەساد و دزی زیادی کرد من پێم وایە بێ هێزی هەتاوەکو هێزێکی کاریگەر دروست نەبێ وەکو ئۆپۆزیسیۆنێکی گەورە ئەم دۆخە بە شێوەیە بەردەوامە بێت کە ترسیان لێ هەبێت حسابی بۆ بکەن وەکو چۆن لە 2011 ئەوانە ئۆپۆزیسیۆنێکی بەقوت هەبوو ئۆتۆماتیکی 35 میلیۆن دۆلاری ماگانەی پارتی یەکێتی ڕاگیراکەم کرایەوە بۆ 5 ئۆپۆزیسیۆنێکی بەقوتە بوو زۆر شت کرا من پێم وایە ئۆپۆزیسیۆنێکی بەقوتکەەوە ئیسە ترسیان لێ نییە پێیان وایە کورسیەکان انتخاباتیان زەمانە ئەوان کورسیە دەن بە حزبەکانی تر تۆ دوو باشە تۆ یەک ئەکرێت دوود بدەمێ سێ کورسی تەوزیعکەن یەکێک کورسی تەوزیع کات چەند منەتی بە دەنگە دەنگی پەرلەمان و پێی وایە کەس نییە بەرامبەری وەسابێ موچەیسە موچەش دەدەن چی ینی مەسەن ئەم ماگە موچیان نەدا چی ڕووەدا ینی ئەوە خەڵکە بینی دڵنیا بەر لەی سۆیکێتی پارتیدا نا زۆری نەبێن ینی من بەردەوام بیر لەبەیەکەمەوە 2-3 ساڵە مەوزوع نەما باسی نەکەین لەسەر قاچاقچێتی لەسەر نەوت لەسەر داگیرکردنی زەوی لەسەر ئەم تاڵانیە ئێوەرە 4 ڕۆژتر انتخابات کرێ ئەوەی ئەم زۆری نێننەوە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ینی ئەگەر بیری لێ بکەیتەوە ئەگەر لێ بڕوانی کارەساتێکی زۆر زۆر گەورەیە ئەوە دوای ئەوە یەکێتی و پارتیش بەسەر ئەم میلەتەیان هێنا حزبەکانی دەرەوەی پارتی وەکێتیش هەر پێیان وایە پارتی وەکێتی لەوان زیاتر دەنگێنن هەر حزبەکان پێیان وایە واز لە خەڵکی فەقیر بێنە واز لە کاسبی بازار بێنە بۆیە من پێم وایە هەتاوەکو هێزێکی گەورەی بەرهەڵستکاری عەقڵانی دروست نەبێ بەهێز تەسلیم نەبوو ئامادە نەبێ بۆ پارە چاو بۆ ئەژنۆ بۆ قاچاقچیەکان دانێ ئەم دۆخە هەروەها بێ باشە بەس سەبارەت بە یاسا چاکسازیەکە و خاڵە سنووریەکانیش چونکە ساردوو لە پارتی یەکێتی تۆمەتبار دەکەن ئەو دەڵێ ڕێگرێ ئێستا پارتی کە سەرۆکی حکومەتوانە لە سنووری خۆی هیچی کردووە و ئایا یەکێتیش لەم سنوورەی چەنگاوێکی ناوە یاخود هیچ چەنگاوێک نەنراوە لە خاڵە سنووریەکەمە لە یاسا چاکسازیەکەش کە پێشتر دەوترا داهاتێکی زۆر بە حکومەت دەگەڕێنێتەوە. وەڵام من این یەکێتی ناکەم ینی دیفاعیان لێ ناکەم چکە لای من جیازی نێوان یەکێتی و پارتی وەکو جیازی نێوان کەرەوەز و معدەنۆسەکە من خۆم قەت پێم جا ناکرێتەوە لێک باشە ینی زۆر لەیەکە چن لەوێ قاچاقیە لێرە زەوی هەیە بەڵام هەرێکان بە فۆرمێ مەسەن پارتی زەویەکەی هەولێرە بە بەڵام شکڵێکی قانونی و شارەوانی و مۆڵەتی پێداون ئەو هەر ئەوەشی پێ ناکە ئەو پارەی دەستکەوێت لە خاڵە سنووریەکان بە فۆرمێ ئەم لە نەوت دەستێکەوێ بە فۆرمێکی تر گریمان یەکێتی لە بری ئەوەی 90 ملیار بنێرێ 50 ملیارە نێرێ کاتە 40 ملیار نەقسە ئەی باشە خۆی سێ حەجمی ئەوەی کە نادرێت 40 ملیار نییە زۆر زیاترە لە 40 ملیار هەرچەنە هیچ ڕەوایەتیە نییە بۆ یەکێتی نەیدا ئاینچی پارەی پارەی خۆتان نییە زەویتان نەهێشت مەرزتان نەهێشت عەرزتان نەهێشت یاینچی دەسم گرتووە بەسەر پارە 90 نادەم و 40 نادەم و 80 نادەم بەڵام سەرباری ئەوەش ێ باشە با ئەم 40 نەقسە باوەکانی تر دەستی پێ بکرێت ئەم بڵێ ئەو نەیدا منیش نایدەم ئەو بڵێ ئەو نەیدا منیش نایدەم لە ئەخیرا ئەوەی میلەت هەموویە بن بۆ خۆیان و میلەت شەبێ سەیری دەستیان کە ئەمە مشکلێکی زۆر زۆر گەورەیە. باش بەس یاسا چاکسازیەکە هیچی جێبەجێ نەکرا کە پێشتر ومێدێکی زۆریان لەسەر هەڵەچنی بوو بانگەشتێکی زۆریان بۆ دەکرد. کاک حەکیم یەک نمونەی زۆر بەسیتە بۆیانەوە زیاتر لە 900 ملیار دینار قەرز لای کۆمپانیاکانە لە ماوەی ساڵێکە کەمتر لە 3 ملیار وەرگیراوەتەوە کەواتە بۆ ئەوەی ئەم پارانە هەمووی وەرگیرێتەوە ئەگەر وا دانین هیچ سوودیشی ناچێتە سەر 323 ساڵی پێویستە. بەس گێرانەوەی قەرزەکە ئەمە کە بە ئەمە چیە؟ فایلی خانەنشینی نایاسایی سەربازی تا ئێستا فایلێ جیا نەکراوەتەوە بڵێ ئەمە حەقە و ئەمە ناحەقە ئەین چۆن نەکرێ ئەوەی لە باڵاوی دەکانم بۆ باس کردی من هەتاوەکو ململانەی پارتی و یەکێتی تونتر بێ ئیسلاح خاوتر ڕەتواتە پێشەوە هەردوو لاش ململانەکە تون دەکەن بۆ ئەوەی ئیسلاح نەکرێ هەر یەکە فەساد کا لە مەنتیقی خۆیەوە
و لە نەتیجەشا کێ زەرمەند دەبێ خەڵکی کوردستان زەرمەند دەبێ کادرا حزبەکانیشیان وا پەروەردە کردووە ئێستا مەسەن منم شەو باسی باشماخەکەم 200 کەس لەسەر نووسێڵێ ئەی بۆ باسی برایم خەلیل ناکەی بەیانی کە باسی برایم خەلیلەکەم 300 کەس لەم لا لەسەر نووسێڵێ ئەی بۆ باسی باشماخ ناکەی واتە کێشەی ئەو ناڵێ من دزنیم ئەڵێ ئەوش دزە بۆ باسی ناکەی بەعکسیشەوە مرۆ کەیسێکی زەوی هەولێر هەڵەدەمەوە بۆ نمونە شاری خەونەکان هەموویڵێ ئەی بۆ باسی و هەموو زەوێ ناکەی لە سلێمانی مەتر داگیرەکرێت سبەی ئەو هەڵە دەی تۆ باسیەوە واتە هیچیان پێ نییە ئەوەڵێ بۆ ئەوەی خوا منی شەی خۆم کادری داماش بە 200,000 کەوتۆتە تەیدیت ئەمانە باشە سەبارەت بە پرۆژە یاسایی بودجەش بۆ دواکەوتووە قسەش هەیە لەسەرەوەی کە داواکاری مامۆستایانی وانە بێش هەیە بۆی بکرێن بە هەمیشەی فەرمانبەرانی گرێبەست هەیە هەروە پێش بەرنامەکەش هەندێک دەرچووی دانەمەزرا و نامیان نردبوو باسییانەوە کرد کە گاعالی بۆ لە پەرلەمان بە تابەتی دەرچوانی دانەمەزرا و لە 2010ەوە نزیکەی 200,000 دەرچووی دانەمەزرا و وێولەی شوێنێک دانەمەزراون هەر دەکرێتەوە چاوەڕام هیچیان بۆ نەکرێت دەکرێت چیان بۆ بکرێت لە پرۆژە یاسایی بودجە ئەرکی ئەمێ دیفاع لە هەمووی کەین لە سەروی هەموویەوە ئەوانەی کە بە ناڕەحەتی خوێندن کولیان تەواو کرد هەر دەرفەتی ئەویان پێ نەبووە ببنەوانە بێژش گرێبەستیان بۆ بکرێ ینی هەر دەرفەتی ئەوەشیان پێ نەدراواتە لە هەمویان ئینترن بەڵام واقعەکەی ئەوەیە حکوومەت بە هەموو شێوە دامەزاننی ڕاگرتووە جگە لە کۆمەڵێک شتی شەخصی لەم سوچ لەو سوچ ئەکرێت دامەزاندن ڕاگیراوە بەناڕەوە ئەکرێ وت محاولەیەکمان کردووەوانەی مامۆسای وانە بێژش گوناحنیانی لە هەیە نەمانی 100,000 بۆ مێنتۆ 120,000 140,000 هاتو چۆکە منداڵی هەیە نەخۆشی هەیە عملیاتی من دایان چیرۆکی ناخۆشیان هەیە هەوڵێکمان داوە بەشکم سەر بگرێت چ زەرە ناکە ینی لە ڕێگر نییە لەوەی ئەگەر دەرچوانی دانەمەزراویشدا بمەزرێن ڕێگر نییە لەوەی کە ئەگەر گرێبەستەکانیش بکرێنە هەمیشەی بۆ گرێبەستەکانی شەوڵی خۆمان دێنەوەش حەقێکی خۆیان هەیەکەن ئەگەر وا بڕوا دوای ئەوە مافی خانە نشینبوونیشان نییە ئێمە هەوڵێکە دەین هەرچەنە من لێو نەشارمە ینی کەمێ مەویزم ئەوەنە ناعەدالەتیم بینیوە باوەڕ کاک حەکیم شەی وایە ئەوەنە کەیس لە بەردەستمان نازانم فریای ئەم زەویە بکەم یا ئەمی تریان فریام دۆسەی خاڵە سنووری بکەم یا فریای ئەمەی نەوت بکەم فریان یانەکەویتە حاڵەتێکی نەفسی زۆر ناخۆشەوە ئەگەر نا دامەزان حەقی هەموویەتی ئەگەر دامەزاننیش نەبێت دەرفەتی کاری حەقیقی ئەتوانرێ 5 ملیۆن کەسین یعنی باشترین زەوی کشت و کاڵیمان هەیە جوغرافیایەکی گرنگمان هەیە بۆ پیشەسازی کە ئەتوانرێت بێ بەناوەندێ بۆ هەموو عێراق و ئەتوانرێ هەموو بازرگانی تورکیا بە ڕێگەی هەرێمی کوردستان هاتێپەڕێ بۆ عێراق باشترین مەرزەکان کە کاڵا بۆ ئێرانە گوازنەوە پەروێزخانە و تا دواتر باشماق و یعنی ئیدارەیەکی باشە بێت دەرفەتی کاری حەقیقی بۆ هەمووی بچێ باشە بەڵام بەداخەوە بەڵێ زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە نزیکەی 2 ساڵ بەسەر تەمەنی ئەم کابینێ تێپەڕ دەبێت پێ دوایە لایەنەکان بەی شێوەیەک لەگەڵ یەکتری ڕازگۆ نەبوون لە کارنامەی حکوومەت بە کورتی بێ سوپاس دەکەم بەداخەوە کارنامەی حکوومەت نەچووە بواری جێبەجێکردنەوە بەداخەوە ئەو اتفاقانەی لە بین لایەنە پێکێنەرەکانی حکوومەتە هەبوو نەچووە بواری جێبەجێکردنەوە بەداخەوە لەم کابینا داگیرکردنی زەوی و قاچاقچێتی بە ئەندازەیەکی مەترسیدار زیادی کرد بەداخەوە ململانەی حزبی وای کرد کە ڕاستیەکان لە خەڵک بشێوێندێ زۆر بەداخەوە حزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتی لەم کابینا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە یان ناڕاستەوخۆ هەر هەمویان کەوتنە ژێر هەژمونی پارتی وێکێتی بە چ بەڵگەیەک چکە حیزب پێ ڕەنگە لە پەرلەمان قسەی خۆی کرد بێ لە میدیا قسەی خۆی کرد بێ بە چ شێوەیە کاک حەکیم صادق بین کام حەزب لە دەرەوەی پارتی وێکێتی بەتەمای 10 کورسی زیای پەرلەمانی عێراقە کامیان بەسەوە لە حزبەکەی منەوە بەتەمای 10 کورسی بێنێ لە حزبەکەی جەنابتەوە بەتەمای 10 کورسی بێنێ لە یەکگرتووی ئیسلامیەوە بەتەمای 10 کورسی بێنێ یەکێ بە 4 ڕازیە یەکێ بە 2 بۆ 3 ڕازیە یەکێ بە 1 بۆ 2 ڕازی ئەمە نە تەکتیکە نەیت بۆ هەمویان لە دەرەوەی ئەمە لیستێکیان دروست نەکرد تەزویرەکەن ساختەکاریەکەن چیەکەن پێکەوە ڕوبەڕوویان بێتەوە زۆر بە ڕاستگۆیان نەیڵێم با هەموو خەڵکیش بزانێ حزبەکانی دەرەوەی پارتی و یەکێتی بە تێکڕا ئەوەنە لە پارتی وێکێتیەوە نزیکن لە نێوخوانەوە لە یەکترەوە نزیکن باشە بەس دەنگدان پێوەرە لە کوردستان
گەچەک و پارە لای پارتی و یەکێتی بەڵێ بەخۆتەکدان چێت تۆ دوای ئەم هەموو زوڵم و ستەمکاریی پارتی و یەکێتی ئاخر چی ماوە نەیکەن لەم 2-3 ساڵا بە خەڵکی کوردستان ئامادە نەبن بە هەمووتانەوە لیستێ دروستکەن و ڕوبەڕوویان بنەوە پێتان وایە بۆ ئەوەی کورسیتان هەبێ بێت تەنسیق لەگەڵ ئەوان نابکەن ئەو کورسی هەر نەبێ باشتر باشە من بڕوان ناکەم کێ تەنسیقیە چونکە شتێکی فەرمی نییە من لێرە بەرپرسانی نازانم حیزب وڵی کاکە ئێستا بەرنامەکە ئەوە نیە ئێستا حەزیەکە یەک بێکی کاندیدەکانی پێڵێم کێلەکان باز نەدەرەچێ ئێستا حەزەکەی لێرە یەک بێکی کاندیدەکانم کێلەکان کابە هەمومان نەزانین کاک حەکیم تەنسیقی هەیە و کراوە و حیزبەکە من هاوپەیمانی کردووە کاکە زیاترە لە تەنسیق برای بەڕێزم خۆ من یەکەم جارەوەی خۆمەڵێم من خۆبر بە خۆمەڵێ من 2 ساڵەڵێم ئەمانە قاچاقچین ئەمانە دزن ئەمانە زەوی داگیرەکەن ئەمانە ئەوەکەن بە خۆمەڵێم کاک حەکیم واقعەکەی ئەوەیە ئێستا هێزێ نییە جەبهەیە نییە لە بەرامبەر ستەمکاری پارتی و یەکێتی ئاوەسا بێ کە خەڵک ئومێدی پێی هەبێ من ئەمە لەو پەڕی نیگەرانیەوە بەو پەڕی ڕاستگۆی ئەڵێم سپاس دەکەم بۆ فێڵ لە خەڵکەین کاکە بۆ فێڵ لە خەڵکەین بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئامادەبوونی کاک عەلی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینی ڕێبەرە سپاس باوکاران خواتان لەگەڵ